لە سیمیناری پێشووە هەندێک شت باس کرا و دواتریش لە دەرەوە مناقەشەیەک دروست بوو لە پێی زانینیش لەوێ دیارە هەندێک شت نووسرا بوو لەسەر مۆزۆی پەرسەندن وەکو وابێت کە من یعنی هێن نیم لەو بارە سپۆر نیم و نابێت قسە بکرێ لەسەر ئەو بارە من حەزێکی بچووک دەدەم لەسەرەوە تیۆری زانستی لەگەڵ زانستی تاقیگەیی دوو شتی جیاوازە و ئەوەی کە فەحسی تیۆری زانستی دەکات فەلسەفەی زانستە و لەو لۆجیکە دەکۆڵێتەوە ئارگومنتەکانی پێ دروست دەکرێت بۆ ئەو تیۆرە و خەڵکی ئێمە وا تێگەیشتووە بە عامانی وا دەزانن هەموو ئەوەی کە لە کتێبێکی زانستیا هەیە لە تاقیگە دەستکەوتووە ئەسڵ لە تاقیگەشە تۆ بۆ نمونە کێشەی کوانتەم ئەوەی کە تۆ دەیبینی و دەتوانی مشاهدەی بکەیت شتێکە کە هەموومان دەتوانین مشاهدەی ببینین بەس بەوە نابین بە زانە مادام بینی ومان نەکەواتە زانەی چونکە ئەمەی کە تۆ دەیبینی پێویستی بەردێگانەوەیە پێویستی بەوەی ئەو وەرسوکەوتەی بۆ نمونە ئەو ئەلکترۆنە لەوێ دەکات تۆ بتوانی تەفسیری بکەیت و بەبێ تەفسیرکردن یعنی ئەوەی کە تۆ تەفسیری دەکەیت لەگەڵ ئەو شتێک کە خۆی ئیش دەکات دوو شتی جیاوازە ئێمە زۆر جار وا تەسەوور دەکەین ئەوەی کە بۆ نمونە سێوێک دەکەوێتە خوارەوە نیوتن دەڵێ ئەمە دەیوێت تەفسیری کات دەڵێ هێزێک هەیە کە هێزی جاذبیەتە ئەم سێوە ڕادەکێشێت وامە تەفسیرە جیاوازە لەوەی کە سێوەکە دەکەوێتە خوارێ سێوەکە دەکەوێتە خوارێ ڕاستی تەسەوورەکە ناسەلمێنێت نوکە سێوەکە دەکەوێتە خوارێت وەگەر تەفسیری کەیت و تەفسیری نەکەیت و ئەم لێکدانەوەم بۆ ئەم ڕووداوە کە ئەمە لەناو عەرزە جاذبیەتێکە هێزێکی کێشکردن ئەمە ڕادەکێشێت ئەمە تەفسیرە ئەمە تیۆرە و ئەسڵەن ئەو پەیوەندی نێوان ئەستێرەکان بە هیچ شێوەیەک تا ئێستا ئیمکانی ئەوەی نییە کۆمەڵێک تۆپ ئێمە دروستکەین بە هەواوە و شوێنێک ئەو دەوروبەرە دروستکەینەوە کە هەیانە موزەجێکی بچووک دروستکەین و لەناو تاقیگەکە سیرکەین بزانین ئەم تۆپانە چۆن یاری دەکەن لەگەڵێکە ئەمە ئیمکانی نییە لەناو تاقیگا تۆ بینیتە ناو تاقیگا لەبەرەوە من تەفسیرە و زانستی تیۆری بۆ نمونە فیزیای تیۆری تەفسیری دیار دەکات ئەوەی لە تاقیگا دەکرێت و کاری پێ دەکەی ئەمە شتێکە لەگەڵ تەفسیرەکە شتێکی ترە تیۆری پەرسەندن تیۆرە وە شتێکی تاقیگەیی نیە کە تیۆریش بێ من وەکو کەسێک کە لە بواری فەلسەفەی زانستە کارم کردووە ئیشم کردووە خوێندوومەتەوە و بیرم لێ کردووەتەوە دەتوانم قسەی لەسەر بکەم و ئەم قەدەغەکاریە کە تۆ دەکرێت ئەمە یعنی وەکو قەدەغەکردنێکی وەکو جۆرێک لە ئاعتیقادی لێ هاتووە کە حرام و حەڵاڵی خۆی هەیە ینی زانست بووەتە جۆرێک لە ئاعتیقاد و ئەوەی کە دەبێ ئەوەی کە مشکیلەی زانستە ئەوەیە کە ببێ بە ئاعتیقاد و ئەوەی کە من لێرا و اختراحم ئەو بیرکردنەوەم لەبارەی پەرسەندنەوە تەرح کرد ئەسڵ عیلاقەی بە پەرسەندنەوە نەبوو مەوزوعەکە شتێکی تر بوو کە ئێمە لێرە باسمان کرد و من ئاماژەیەکم بەوەدا کە مۆزۆی پەرسەندن چۆنە و چییە لەرەوە بابەتەکە دروست بوو بەسی تر تۆ هەر ئەوەندە یانی شتێک کە باز دەکرێت هەڵایەکی لەسەر دروست دەبێت لە کاتێکی تراگە کراوە لە بێژووی لەسەر کۆرسێک لەسەر تیۆری پەرسەندن دەبێت بکرێت بکەین و ئەمە تیۆرە فەلسەفە بۆی هەیە فەلسەفەی زانست قسەی لەبارەوە بکە کەسێکیش کە لە زانستێکە شارەزایە لەبەرەوەی ئەو لۆجیکەی کە کۆی زانستە ئەوروپیەکانی کۆنترۆل کردووە یەک لۆجیکە
تۆ دەتوانیت لە ڕێگەی بۆ نمونە زانستی زمانەوە لە پەرەسەندنی زمانە ئەوەی کە زمانێک دەبێت بە چەند زمانێکی جیاواز دەتوانیت بچیتە ناو پەرەسەندنی بوونەوەەکە چونکە لۆژیکەکە هەمان لۆژیک و من دەوێت باسم کرد بەڕوونی کە من کێشەکە لەگەڵ لۆژیکایە وەک پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا بوونەوە زیندەوەرەکان ژینگەکەی خۆیان هەڵدەبژێرن یا ژینگەکە انتخابی بوونەوەرەکە دەبێت ئەمە هەست دەکەم و پرسیارەیە دەبێت بکرێوە لەبێت ینی جارێکی تر تیۆری پەرەسەندن بێنێتەوە ناو باس ئەوە فلانە کۆترە لە فلانە بیئەی هەڵبژاردووە ژینگەی هەڵبژاردووە بۆ ژیان یا بۆ ژینگەکەی ئەوی هەڵبژاردووە بۆ خۆی ئێمە هەر لۆجیکیان بیرکەینەوە هەست دەکەین ژینگە بوونەوەرەکە نابژێرە بوونەوەرەکە ژینگەکەڵ دەبژێرێت ئەمە ئەومان پێ دەڵێ کە دەبێت گۆڕانە جینیەکە بەبێ کاریگەری دەوروبەر ڕووی دابێت دوای ڕوودانەکە ئەم بوونەوەرە ئەم زیندەوەرە غەریب بۆتەوە لە ژینگەکەی خۆی و دواتر چووە بۆ ژینگەیە کە لەگەڵ خۆیان ساز بێت و من ئەمەم پێشتر لە کتێبی بوونی مرۆڤ و دەرکەوتەکانی لە مەجاڵی فیزیا ئایا ئەوە ئاگرە ئاسن شل دەکاتەوە یا وەکو ئەوە ئاسن خۆیەتی شل دەبێتەوە باشە ئەگەر بۆ نمونە یعنی ئەگەر ئاگر ئاسن شل کاتەوە ئەی بۆچی هەموو شتێک شل ناکاتەوە و ئەو شتانەی کە لەناو سیستەمی کارکردنەکەیانە دۆخی شلی نییە شلبوونەوە نییە بۆچی ئەوانە شل ناکاتەوە و کێشەکە ئەوەیە ئایا ئێمە لە بوونەوەرەکانەوە سەیری دەوروبەرکەین یا لە دوو دەوروبەرەوە ئێوە سەیری بوونەوەرەکان دەکەین من لەوێ باسی ئەوە دەکەم کە ئاسن سیستەمێکی کارکردنی تایە بۆ ئەوەی بمێنێتەوە لە دەوروبەرە جیاجیاکانە دەرکەوت بە شلەکەی دەکا ناوکەوت بەڕەقیەکەی دەکا ینی دەکاتە دۆخی بالقووە ویتر دەخاتە دۆخی بالفعل بە پێی دەوروبەرەکە و بەم شکڵەت ئاسن کار دەکا بۆ ئەوەی خۆی لەگەڵ دەوروبەرەکە ساز کاتەوە بۆ ئەوەی تیا دەژێت یانی بۆ ئەوەی بمێنێتەوە لەبەرەوە کاتێک ئاسن دەکەوێتە ناو دەوروبەرێکەوە ئاسنەکە شل دەبێتەوە نەک دەوروبەرەکە شلی دەکاتەوە چونکە ئەگەر شیانی شلبوونەوەکە لە ناو خۆیان نەبێت لە ناو سیستەمەکان نەبێت لە ناو ئەو ستراکچرایان نەبێت ڕێگەن نەدا شل بێتەوە ئاگەر ناتوانێت شل بکاتەوە یعنی بۆ نمونە سەرما وا دەکات کە ئاو بیبەستێت بەڵام سەرما وا ناکات بەنزینێک بیبەستێت ئەوەی کە بڕیار دەدا بیبەستێ یان نەیبەستێت لە ناو بەنزینەکەیە لە ناو سەرماکان نییە ئەمە بۆ کاتێککە دیت و بەم لۆژیکە بیر دەکەیتەوە دەیتە ناو مەجاری پەرەسەندنەوە و ئەوروپیەکە و زانستی ئەوروپی هەمیشە لە بیئەوە سەیری بوونەوەرەکەی کردووە یانی بیئە ژینگە ئەولەویەتی هەیە بەسەر بوونەوەرە و بۆ نمونە ئەو تەفسیرانەی کە هەیە هەر لە جۆن ڕۆکەوە کە ئینسان لاپەڕەیەکی سپیە دەوروبەرەکە دروستی دەکات لێرەوە بیئە چووەتە شوێنێک کراوەتە ئەساس بۆ گۆڕانێک کە ممکن نییە بیئە دروستی کە کۆمەڵە گۆڕان هەیە بیئە دروستی دەکات و ئەمە وەستانەوە نییە لە بەرامبەر ئەوەی کە من بڵێم بۆ چوونەکەی لۆک کە دەڵێ مرۆڤ لاپەڕەیەکی سپیە دەرەوە پڕی دەکات و دروستی دەکاتەوە لەو شکڵی کە دایناوە لەگەڵەمە دژ بم ئەمە ئێستا من لەم پرۆسەی پەروەردا لە مۆزۆی پەروەردا باسی ئەو دروستکردنە دەکەم کە چۆن دەوروبەر منداڵەکە دروست دەکات بەڵام شوێنێک هەیە کە دەوروبەر ناتوانێت ئەمە بکات لە ناو مرۆڤەکە بە پێچەوانەوە مرۆڤەکە یا زیندەوەرەکە کارەکە لەسەر بوونەوەرەکە و لەم حاڵەتە بوونەوەرەکە ئەکتیڤە دەوروبەر پاسیڤە و لە حاڵەتێکی ترا دەوروبەر ئەکتیڤە بوونەوەرەکە پاسیڤە و هەر بوودیوەکە هەیە یعنی دیکارتیش ڕاز دەکات لۆکیش ڕاز دەکات دیکارت کە دەڵێت بیرەکان لە ناو ئێمان لە دەرەوە نایە لە ناو ئێمەوە کامە دواتر کانت زۆر بە وردی ئەمە ڕوون دەکاتەوە یعنی چی
بیرەکان لەناو ئێمان چۆن کۆمەڵەی یاسا هەن ئەل پیرۆری یعنی پێش دەژیوی تۆ بە تەجربە ناتوانانی دەستی بکەیت و ئەمە مناقەشەیەکەوە دابەشبوونێکی دروست کردووە هەر لە سەرەتایی پەیدابوونی زانستە ئەوروپیەکان ئەم دابەشبوونە هەیە و بە دیکارت و جۆن لۆک دەست پێ دەکات جۆن لۆک تەجربیە دیکارت عەقڵانیە و لە دوای ئەوە مناقەشەکە درێژ دەبێتەوە لایبنیز بەرگری لە دیکارت دەکات و دەشیەوێ جۆن لۆک ببینێ بۆ ئەوەی گفتوگۆی ئەم مەسەلەیە بکەن جۆن لۆک خۆی لەو مناقەشەیە دەزێتەوە ئەوەیە لایبنیز خۆی جوابی دەداتەوە و کارکتەرێک دروست دەکات کە جۆن لۆکە لە ناو کتێبەکەیە جۆن لۆکێکی خەیاڵی دروست دەکات بۆی هەر مناقەشەکە بکات و ئەمە لەناو کانتا جۆرە ئەم دوو تیارە دوو بۆچوونە عەقڵانیەکە و تەجریبیەکە کۆ دەبنەوە بەڵام هەر ئەم مۆزوع حەل نابێت لە دوای کانتی جارێکی تر دابەشبوونەکە ڕوو دەداتەوە و ئێمە وا دەزانین یعنی ئەمە زانست و تەکنۆلۆژیا لە یەکتر جیا ناگەینەوە و ئەم دابەشبوونە هەیە بەردەوام و تا ئێستاش ئەمە کێشەکەی هەیە و ئەمە قەیرانی زانستەکان زانستە ئەوروپیەکان قەیرانی زانستە ئەوروپیەکان لەوایە کە تا ئێستا نەیتوانیوە لە بینی ئەم دوانە یەکلا کاتەوە ئایا لە مرۆڤەوە یعنی ئەوە ئاسنە شل دەبێتەوە لە خۆی ئەمە ڕوودەدایە ئەوە ئاگرە شلی دەکاتەوە و لە بینی بوونەوە و دەوروبەرەکەیە ئەمە ئەو شتەیەکە بەڕاستی دەبێت لە ناو فەلسەفەی زانستدا باسی کرد نەک لە ناو زانستەکە خۆیە زانستی تاقیگەری زانستی تاقیگەری کوتم شتێکە و جۆرە زانستیەکان ناکەونە ناو تاقیگەوە یعنی تاقیگە ئەرگومنتیان بۆ دروست دەکات ئەم جۆرە ڕاستە یا ڕاست نییە لەبەرەوە ئەوەی کە ئەوە دیاری دەکە ئەم جۆرە مستاقیت بە جۆرەکە دەدا دوو شتە یەکێکیان ئیجماعی عولەمایە لەو مەجالە کە ڕێک دەکەون ئەم جۆرە زانستیە وەوانەی ئاگاداری فەلسەفەی زانستن دەتوانن کتێبەکەی جۆن کۆلین بخوێنەوە کە لەبارەی شۆڕشە زانستیەکانەوەیە و بە ئیجماع تیۆر بە ئیجماعی عولەما تیۆرێک لەو تیۆرانە هەڵدەبژێرێت دەکرێت بە تیۆرێکی زانستی و تیۆرێکی تریش ڕەت دەکرێتەوە یعنی دەبێت زاناکان بەڕێککەوتن ئەمە بکەن ئەمە هەر وەکو ئیجماعە لەناو شەرعە کە کۆی زاناکان ئەم ڕێیەیان هەیە ئەی لەبەرەوە تیۆرەکان بەردەوام هی ئەوەن کە فەحز بکرێن هی ئەوەن کە نەقد بکرێن هی ئەوەن کە پرسیاریان لێ بکرێن یعنی تاقی بکرێنەوە بەوەی کە پرسیارێک شتێک بخرێتە بەردەمیان بزانین ئەم تیۆرە دەتوانێت تەفسیری کایان و دەبێت ئەم دوو شتە جیا بکرێتەوە یعنی کە تۆ جارێ یعنی دەزانست هەر خۆی تێ نەگەیشتویت وام بارانە جیا ناکەیتەوە ناکرێتەوە هەر لەوەوە کە قسەیەک بیستووە یا کتێبێک کە خوێندووەتەوە بیت تر ببی بە حاکم بەسەر شتەکانەوە ئەمە شتێکە پارەیان پێداوە قسە دەکات لایەنێک نازانم چی کردووە یعنی کۆمەڵێک قسە دەکرێت کە زۆر سەیرە یعنی تۆ بیر دەکەیتەوە ئەمە لەکوێوە هاتووە ئەم قسانە بۆچی وا دەکەن ئەمە ئەمانەو قەدەغەکردنەیە کە بە جۆرێکی تر لەسەرم دادەندێ کە لە زانکۆ لەسەرم داندا بەبوونەوەی و کارەوەم کارم کرد و لەوێ لە زانکۆ لەسەر زمانی ئەوانەی کە مناقەشەیان کردم وتیان ئەمەی تۆ دێڵی نابێ بوترێ بەڵام ئارگومنتەکانت ڕەت ناکردەوە یعنی لەبەرەوە ناکە زانستیە دێڵێم نا لەبەرەوە ئەمە خەتەرە بێت خەتەرە لەسەر ئەومی قەومی کورد یەکێکیان وا دەڵێ یعنی یەکێکیان دەڵێ ئەگەر دوژمنەکان بزانن بەزێڵ دەکەن چونکە تۆ ئەم تیۆرە لە مەسلەحەتی دوژمنەکانی کوردایە بە من ڕێگری کرا لەوەی کە من کار لەسەر ئەوە
بکەم کە کورتناسی چۆن لە حکایەتی ڕۆژهەڵات ناسەکانەوە بەرەو زانست بیبێنێ. ئەم قەدەغکردنە بە جۆرێکی تر دێت ڕێگەت لێ دەگرێت. و ئەمەی کە ئەم قەدەغکردنە دووز دەکات، یعنی زانست وەکو وەسیلە بەکاردێنێت. یا زانست دەکاتە ئامرازێک بۆ مەساڵحی خۆی، یا زانست دەکاتە اعتقادێک کە جەنگی بۆ دەکات وەکو هەر اعتقادێکی تر. و فعلا دەبێت زانست لەمانە بپارێزرێ، یعنی ئەوەی کە خەتەرە لەسەر زانست بە اعتقادکردنی زانست و بە ئامرازکردنیەتی، یعنی ئەوەیە کە تۆ ئامانجەکە لە خودی زانست خۆی ئامانج نەبێ، ئامان ببێتە وەسیلە بۆ شتێکی تر. و عالمی ڕاستەقینە ئەوەیە زانست کە خەریکی بیرکردنەوە و تێڕامان و لێکۆڵینەوەیە لە شتێک ئامانجەکەی لە زانستەکە خۆی تێناپەڕێ. بیر لەوە ناکاتە وارێت ئەمە شتێک دروست دەکا و نازانم چی و ئەمە وەکو بڵێ وەکو ئامرازێک بەکاری بێت. ئەو بە شوێن حەقیقەتا دەگەڕێت. و کە بە شوێن حەقیقەتا گەڕایت، زانست خۆی ئامانجە و ئامانجەکە لە خۆی تێناپەڕێ بۆ شتی تر. و لەناو ئەوروپا یەکێک لە کێشەکان ئەوە بوو کە معنای زانست گۆڕا لە زانستەوە بۆ تەکنۆلۆژیا. زانست وەکو دروستکەری ئامێرەکان. و هەست دەکەم ئەم گۆڕانە، ئەم وێناکردنەی زانست وای کرد کە زانست ئامانجەکەی لە خۆیە بچێتە دەرەوەی خۆی. و ئەمە مراز دەکەم ئەسڵەن کێشەی بۆ زانست دروست کردەوە تا دێ ئەو قەیرانە لە ناو زانستە ئەوروپیەکانە زیاد دەکات. تا دێت خەریکە زانست وەزیفەی ئاین یا هەر اعتقادێکی تر خەریکەوە دەگرێتە تۆ وەزیفە ڕاستەقینەکەی خۆی لەبیر دەکاتێت. ئەوەی کە ترسناکامەیە لە ڕاستیە. یعنی ئەمانە شتانێکن دەبێت بەڕاستی لە بواری هەتا نەچیتە ناو فەلسەفەی زانستەوە تێناگەی کە زانست خەریکی چییە؟ تێناگەی تیۆر چییە؟ تێناگەی یاسا تەجریبیەکان چی؟ تێناگەی یاسا ئەپیرۆنیەکان چین کە بە تەجربە تەنها عەقڵ دەتوانێت ئەم یاسایانە بداتێت. و کارەکەی کانت کە کاری ئەساسی بوو و شۆڕشێکی لە ناو فەلسەفەی زانستدا دروست کرد، ئەوە بوو کە چۆن ئێمە عەقڵ بە بێ تەجربە بزانین چی پێ دەکرێت، ئێمە چی دەزانین. و ئەمەی ناونا پوختەکردنی عەقڵ. یعنی چی؟ یعنی عەقڵ ئێمە لە تەجربە دووری خەینەوە خۆی وەکو خۆی دەتوانێت چی بکات بەبێ تەجربە. ئێتر لێرەوە زانست لە دوای ئەوە فعلەن دوو تەیاری پێشەوانە دروست دەبێت، هەردووکیان کانتین کەچی لە ئیشکردنیشیانە پێچەوانی یەکن. جارێکی تر دابەشبوونەکە ڕوو دەکاتەوە. یعنی کام دەیەوێت نەیەڵێ ئەوەی کە لە بینی دیکارت و لۆکە هەیە، لە کانتا نزیکبوونەوەی دروست دەبێت، لە دوای کانتەوە جارێکی تر دابەشبوونەکە دروست دەبێتەوە. نامەوێت زیاتر لەسەر ئەمە بڕۆم، بەسەر وەکو بەرچاوبوونیە لەو بارەیەوە. ئێستا دێینەوە سەر زانستەکەی خۆمان. و من لەم سیمینارە دەمەوێت کۆتا ئەنجام کە پێی گەیشتوم لە بارەی وشەکەوە کە وتوانێ ئێمە لە ناو وشە کوردیەکە چۆن بتوانین بگەینەوەی کە پەروەردە چییە. و من زۆر بەمەوە خەریک بووم کە ئەم وشەیە چۆن دروستکراوە و فعلەن شتێکی ئاڵۆزم تیا دەبینی. بەس هەست دەکەم لە ئاخیرا گەیشتمان ئەنجامێک لەبارەی وشەکەوە و ئەو داڕشتنی وشەکەوە. یەکێک لەو شتانە هات بە کورتی لەسەر لەبارەی وشەکەوە کە چۆن لە زمانی کوردیا دروست کراوە. دواتر دێمە سەر واتاکانی پەروەردە. پەروەردە بەو شێوەی لە زمانە هەیە، پەروەردە دواتر واتاکەی لە ناو زانستە. کێمەکە ئێمە دەڵێن پەروەردە یعنی زانستی پەروەردەمان هەیە. کاتێک کە دەڵێن زانستی پەروەردە، پەروەردە لە ناوە زانستایە چییە؟ یعنی یەکەم جار من دەبێ وشەکە تەواو بوومکەمەوە، دوای ئەوە باسی واتای وشەکە دەکەم بەوەی کە لە ناو زمانە هەیە. دواتر ئەمە چۆن چۆتە ناو زانستەوە، لە زانستا بووە بە چی دەگەیەنە کاتێککە ئێمە لە ناو پرۆسەی پەروەردە. بۆ نمونە دەڵێ کۆلێژی پەروەردە، لەو لاشەوە کۆلێژێک دێ بە ناوی زمان. کۆلێژی پەروەردە ئەگەر ئێمە لە واتە زمانەکەوەیەوە وەری بگرین، یانی کۆلێژی پەروەردەکراوە. ئەمگە پەروەردە یانی کەسێک کە پەروەردە کراوە.
ئەی کۆلێژی پەروەردەکرا و شتێکی هەڵەیە. ئەی باشە چۆن نامراوە کۆلێژی پەروەردە؟ چۆن نامراوە زانستی پەروەردە یا زانستەکانی پەروەردە؟ ئەمە ئایا هەڵەیە، ڕاستە، چۆنە؟ دەبێ ئەمە بزانین، دواتریش دەچینە سەر وەکوتم واتاکانی و دوای ئەوە واتاکەی لە ناو زانستە و اینجا دەچینە ناو زانستی پەروەردەوە، بوارێ و زانستە کامەیە و کەسی پەروەردەزان جیاوازی نێوان پەروەردەناسی لەگەڵ پەروەردەزانی چییە؟ و ئەم دوو زانستە من پێم وایە دوو زانستن کە دەبێت ئاگامان لێیانێ لە زانستەکانیانی لە پەروەردا و پەروەردەزانی شتێکە و پەروەردەناسی شتێکی ترە. پەروەردەناسی دەچێت ینی ئەگەر ناوەکەی تری من بێنم ینی فەلسەفەی پەروەردە، بەڵام پەروەردەزانی ینی زانستی پەروەردە. ئەمانە دەبێت جیاکەینەوە و بزانین ئەم دوو زانستە لەکوێ کار دەکەن. بۆ نمونە پەروەردەزانی کاتێک دێمە بوارێکی پەروەردەیمان هەیە لەکوێ ئیش دەکات، لە چ شوێنێکی ئەو بوارە دەپۆڵێتەوە، ئەی پەروەردەناسی لە چ شوێنێک دەپۆڵێتەوە. ئەمانە ئەو دەدەم وانەیە لەو دوو سیمینارەی ئەمڕۆ ڕۆشنکەمەوە. ئێستا حەز دەکەم بچمەوە سەر تۆزێکی تر بچینەوە ناو زمان، نەزانم تۆزێ ساعەتە بۆیەوە بەڵام زەرورە ینی کارەکە دەبێت ڕۆشنی بکەینەوە واتای پەروەردە. مۆرفۆلۆژی وشەکە جارێ، ینی تەبەن لە مۆرفۆلۆژیا تۆ بیر لەوە دەکەیتەوە موشەیە چۆن دروست بکەیت، ینی بیر لە جارێ واتاکەی ناکەیتەوە. من یەکەم جار دەبێ وشەکە لە ڕووی مۆرفۆلۆژیەوە ڕوونکەمەوە و سەرەتای محازەرە یەکەمیش من شتێکم لەبارەی پەرەوە وت کە وتم گۆرانێکی فۆنۆلۆژیە، گەیشتمە و نەتیجەیە کە گۆرانەکە فۆنۆلۆژی نییە و فعلەن پەر خۆی وەکو دزە پەرە دزیش هەیە کە ناوە ناوەکە لە کارێکەوە چاوگێکەوە گیراوەکە دزینە شتێک دزە دەکاتە ناو شتێکی تر و کەسێکیش دزە ئەمە وەکو ناوی لێ دێ بۆ کەسەکە. پەرش لەگەڵ پەر هەر ئاوایە، ینی وەکو گەشە و گەش وایە، وەکو دزە و دز وایە و ئەمە کارێک بۆ لە کوردیا کارەکە نەماوە، وەکو چۆن کاری چاوگەسادەکەی بۆ نمونە گەشانەوە چاوگەسادەکەی گەشانەکە نەماوە. بە کەسێک بڵێ گەشان شتێک تێدەگا بەس دەزانێ وشەیە لە ناو زمانی کوردیا بەکارێنێت. و من گریمانی ئەوەم کرد لە ڕێگەی ئەمەوە کە ئەم جۆرە لە ینی نەکەتەیە بڵێن پەرەکە دەزانی لە شێوە هاتووە و ئەو شێوەی کە وەری دەگرێت پەرە دەتوانی چی دروستکەیتەوە، دەتوانی ئەو فرمانە ئەو چاوگە دروستکەیتەوە کە لە زمانەکە لە کار کەوتووە. لە گەشە یارمەتیمان دەدات چونکە گەشە زۆر سەیرە، چاوگە سادەکەی نەماوە وەکو جوڵان سووران گەشان هەیە بەس گەشان نەماوە، جوڵانەوە سوورانەوە گەشانەوە کەچێت و وەکو فعلیش وەکو کاریش بەکاردێن منداڵەکە دەگەشێتەوە. پەرەشەر بە ئەمان شێوە، بەڵام پەرە چاوگە داڕێژاوە کەشینەوە و چاوگە سادەکەشینەوە. لەبەر ئەوە دەتوانی بەم پێوەرانە داینەی کە ئەم کارە ئەم چاوگە لە ناو زمانی کوردیا هەبووە چاوگەکە پەرانە وەکو جوڵان سووران گەشان وەوانی تر. و ئەوەش مامور کردەوە کە پەرە معناکەی چییە، کە معنای دروستکردن دەگەیەنێ. ئەوە مامور کردەوە ئەمە زۆر گرنگە دواتر بۆ باسەکانی دوایی. اینجاوە پەرەکە ڕۆشن بوویەوە، وەرەکەش ڕۆشن بوویەوە. ئێستا پەروەردە هەیە، پەروەردە تەبەن لە پەروەرە ڕێگەکە هەیە، بەڵام لە پەروەردا وەرد هەیە کە واردی هەورامیە خوارد، ئەمە قەدی کارەکەیە. ئەڵێ بڵێ لە سۆرانیە هەر ئەوانەی کە بۆ کەسی سێمە کەسی سێمی تاکە وەکو خوارد، ینی نانەکەی خوارد، ینی ئەو خواردی قەدەکەت بۆ دەردەچێت. لە ئەورامی شاهد نانەکەش وارد، واردەکە قەدەکەیە. لەو قەدە لەگەڵ مۆرفیمێک کە ئەیە شتێک دروست دەکرێت کە لە
لە زمانە پێدەوترێ ئاوەڵناوی کوردوو. بەڵام ئەگەر بیکەی بە هەورامی دەبێت لەسەر وەردە دروستیکەیەوە لەسەر کردووانە بە ئاوەڵناوی کراو لەگەڵ کوردوو وەکو جوڵاو مردوو. باشە؟ بەڵام لە هەورانەکە کردە هەیە، کردە طبعا کردەی سۆرانی لە هەوران لە خاکەکەی هەورانی، یعنی کردەیە بۆ بە کردە، کردە مەردە ئەمانە ئاوەڵناوی، ئەمانە کردە یعنی کردوو، مردە یعنی مردوو، مەردە یعنی مردوو، وتە یعنی خەوتوو، یعنی ئاوەڵناوی چییە؟ کردووە. یعنی لە هەورانەکان دەتوانین بڵێن ئاوەڵناوی کردە لەگەڵ ئاوەڵناوی کریە، کرا و کردەکەوەی دێت. جا ئەوەی سەیرە ئەگەر باتایە و وشەی پەروەردە لە هەورانێکەوە نەڕۆشتایەتە ناو سۆرانێکە، لە ڕاستیان نەمان دەتوانی بۆ بەکارهێنانە بەکاری بێنین کە لە زانستا هەیە. نەوەکەوەی دەڵێن کە کۆلێژی پەروەردە یا ڕۆژانەوانەی کە لە ناو بواری پەروەردە کار دەکەن، ڕۆژانە موشەیە بەکاردێنن بە معنە، بۆ معنایی کە بە معنە زانستیەکەی، بۆ معنایی کە لە زانستی پەروەردە ئاوەری بووە، بۆ معنایە کە لە زمانی ڕۆژانەی خەڵکان پێشتر بەکار هاتووە کە بە واتای پەروەردە، پەروەردە واتی ئەگەر بیکەی بە تاکەی دروستکەی یعنی پەروەردە کراوە، بگوڕ یعنی پەروەردە بوو، نەک پەروەردە کراوە، یعنی پەروەردە بوو، ئاوەڵناوی کردووە. پەروەردە بوو تەمان فاعیلێک نییە کە پەروەردەی کردووە، یعنی خۆی لە خۆیان پەروەردە بووە. پەروەردە یعنی پەروەردە بوو. بەڵام ئەمە جارێکی تر کراوەتەوە بە ئاوەڵناوی کردوو لەکوێ لە سۆرانیەکە، چونکە ناکرێتەوە دوو جار ئەمە بکەی بە ئاوەڵناوی کردوو، یعنی تۆ وەکو وایە بڵێ خەوتوو، خەوتوو بوو، خەوتوو دەبێ ئەوەی دەکەی، یعنی جارێکی تر بیکەی بە ئاوەڵناوی کراو کە ئەمە زمانەکە ڕێگە پێ نادا، کەچی بۆ پەروەردە ڕێگەی پێداوە. ئەڵێ پەروەردە بوو یا پەروەردە کراوە. ئەی ئەمە بۆ چۆن ڕێگەی پێداوە؟ ئەی بۆچی بۆ واری تر ڕێگەی پێ نەدا؟ ئەمە جوابەکەی دەبێت دەستمان کەوێت لەوێ واتاکەش دەتوانین بزانین. ئێستا لە هەورامیە ئاوبەردە هەیە، ئەوەی کە ئاو دەیبا، یا پێچوەردە هەیە، ئەوەی کە پێش دەخوا. پێچوەردە پێچواردەیە، بەڵام بووە بە پێچوەردە، ئەو ئەیە ئاەکراوە بە ئە. بەڵام مەگەر بیکەی بە سۆرانی دەبێتە پێش خواردوو. بەڵام ئاو بردە کە دەڵێ ئاو بردە، ئاو بردە لە هەورانیە ڕۆنراوە، ئاو بەردەیە چۆتە ناو سۆرانیەکە بووە بە ئاو بردە، لە سۆرانیا بەم ئەیە ئاوەڵناوی کردوو دروست ناکرێت. ئاو بردە لە سۆرانیەکە یەکسانە بە ئاو بردوو، ئاو بردە و ئاو بردوو یەکن، هەردووکیان ئاوەڵناوی کراون، بەڵام ئەمەیان بە مۆرفیمە هەورانیەکە کراوە بە ئاوەڵناوی کردوو ببوون، ئاوەڵناوی کردوو، ئەوی تریان بە مۆرفیمی سۆرانیەکە کراوە. لە مۆرفیمی سۆرانیەکە بۆ ئاوەڵناوی کردوو ئەو هوەیە، ئەو دوو هوەیە، کردوو مردوو، لە هەورانیەکە ئەکەیت. ئەو کاتە ئاو بردوو، ئەو کەسێک کە ئاو دەیبا لەگەڵ ئاو بردە یەکن. بەڵام ئاو بردە بە ئیشتقاقە هەورانیەکەیەوە، ڕۆنانە هەورانیەکەیەوە، لە فەرەنگەکانە بگەڕێ ئاو بردە لە سۆرانەکە هەیە، لە هەورانەکە ئاو بەردەیە، ئاو بەردە، ئاو بردە. و پێچواردەیە بۆ بە پێچواردە لە هەورانەکە لە شاری هەورامی ئاماژەی پێدراوە و خۆشمان بەسەریقە دەزانین پێچوەردە. پێشوەردە وەکو پەروەردە وایە. ئەگەر پێشوەردە عیبارەت بێت لە ئاوەڵناوی کردوو، یعنی ئەوەی کە پێچی خواردووە، ئەوە پەروەردەژانی ئەوەی کە پەری خواردووە.
وەپەر خواردنەکەمان ڕوون کردەوە کە چییە. بەڵام کاتێک کە ئەم پەروەردەیە لە هەورانەکە دروست دەکرێت وەکو هەڵناوێکی کردوتە بەنار بۆ معنایەش بەکاردێنرێت، یعنی پەروەردە یعنی ئەوەی کە پەروەردەکراوە، یعنی پەروەردە ببوورن پەروەردە یعنی ئەوەی پەروەردە بووە، پەروەردە بوو. لە سۆرانیەکە پەروەردە ئاوا دروست کراوە و ئاتوەتە ناو سۆرانیەکە، وەکو چۆن ئاو بردە لە هەورانەکە ڕۆنراوە بەڵام سۆرانەکە بەکاری دێنێ، یعنی ڕۆشتوەتە ناو سۆرانیەکەەوە. ئەوەی سەیرە ئەم وشەی پەروەردە لە سۆرانیەکە لە ڕێگەی چاوکی بوون و کردنەوە دەکرێ بە چاوک. بەڵام بۆ ئەوەی بیکەی بە چاوک دەبێ وینەی لەسێنیتەوە کە ئاوەڵناوی کردووە، دەبێ بیکەیتەوە بە ئاوەڵناوێک وەکو شێر، عاقڵ، ژیر، چوزانم، خۆش، زەرد. ئێستا دەڵێ زەردکردن هەیە، زەردبوون هەیە، شتێک زەرد دەبێت، زەرد ئاوەڵناوە. شێتکردن هەیە، شێتبوون هەیە. عاقڵکردن هەیە، عاقڵبوون هەیە. بامان شێوە ئەم پەروەردەیە پەروەردە کراوە بە ئاوەڵناو. لە ئاوەڵناوەکەش جارێکی تر چی لێکراوەتەوە؟ کراوە بە چاوەڵ بووە بە پەروەردەکردن، پەروەردەبوون. اینجا لەمە دەتوانی جارێکی تر چی دروستکەیتەوە؟ جارێکی تر ئاوەڵناوی کراوە کوردوو دروستکەیتەوە. پەروەردەکردن ئاوەڵناوە کردووەکەی پەروەردە بووە. ئاوەڵناوە کراوەکەی پەروەردە کراوە. اینجا دوای ئەوە لەوە سەیرتر ئەوەیە ئەم پەروەردە بوو پەروەردە کراوە جارێکی تر تەرجەمە کراوەتەوە بۆ هەورانەکە لە قاموسەکەی فەرەنگەکەی مامۆستا جەمال بێدارا لەوێ ئەو تەرجەمە دەکەم خۆی تەرجەمەی کردووە بەڵام بەکارهێنانیشی هەیە. پەروەردە بوو کراوە بە پەروەردە بیە. پەروەردە بیە دوو جار ئاوەڵناوی یعنی دوو ئاوەڵناوی کراوی دیایە. وەردەکە لەگەڵ بیەکە، چونکە بیە یعنی ئەوەی کە بووە، یعنی بوو لە سۆرانیە. پەروەردە بوو ئەو کاتە دوو جار لەسەر یەک ئەوە کە لە زمانە ڕێگەی پێنادرێت. کەواتە پەروەردە لە هەورانیەکەوە چۆتە ناو سۆرانیەکە، لە سۆرانیەکە کراوە بە ئاوەڵناو سۆرێنراوە، یعنی کراوە بە سۆرانی. دوای ئەوە لە سۆرانیەکە وەرگێڕانەکەی هاتووەتەوە ناو هەورانی و ئاوەڵناوە کردووەکەی جارێکی تر یعنی جارێکی تر هەورانیەکە کردوێتەوە بە ئاوەڵناوی کردووە کە لە کاتێک کە پێویست ناکە. یعنی پەروەردە یعنی پەروەردە بوو، یعنی پەروەردە بیە، هەر یەک شە. یعنی پەروەردە هەر یعنی پەروەردە بوو، هەر یعنی پەروەردە بیە. یعنی دەکرێت لە جیاتی پەروەردە پەروەردە بێ بەکاربێنی. بەڵام ئەمە دوو جار کراوە و گوتم ئەمە ئاڵۆزی وشەکە بوو لە ڕاستیە کە یعنی زۆری ویست هەتا بیام بزانم ئەم وشە چۆن دروست کراوە. ئەمە ئاڵۆزیەکەیەتی، یعنی لە شوێنەکە تۆ قیاسی هینەکە نایگرێتەوە، یعنی لە زمانە لە هەورانیش و لە سۆرانیش ئەو دووشەوە زمانە ڕێ پێدراو نییە دوو جار باشە دوو جار ناوێک بکەیت بە ئاوەڵناوی کوردوو وەکو سوور واردە بیکەی بە سوور واردە بوو، سوور پێچ وەردە بوو، یعنی پەروەردە ڕێک ئاوەیە. پەروەردە یعنی پەروەردە بیە پێچ وەردە بیە، شتی وانێ لە هەورانی و ڕێگەی پێ ناکرێت. بەڵام بۆ پەروەردەکە ڕێگەی پێدراوە. ئەی لەکوێوە ڕێگەی پێدراوە؟ لەوێوە چووەتە ناو سۆرانیەکە، لە سۆرانیەکە بۆ بە شتێکی تر، لەوێوە هاتوۆتەوە بۆ ناو هەورانیەکە، لە هەورانیەکە جارێکی تر ئەمەی پێوە لەکێدراوە، یعنی لەوێوە ڕێگەی پێدراوە. یعنی ئەگەر سۆرانیەکە نەبوایە لە هەورانیەکە ئەمە ممکن نەبوو جارێکی تر تۆ وای لێکەیت.
سۆرانیەکە گۆڕیویەتی لە هەورانەکە جارێکی تر ڕێگە لەوێەوە زمانەکە ڕێگە دەدا چونکە گۆڕاو ئەو پەروەردەی کە لە هەورانەکەەوە چووە بۆ ناو سۆرانەکە ئەوە نەهاتوێتەوە یەکێکی تر شتێکی تر هاتوێتەوە و کە ئەم شتێک تر کە هاتوێتەوە دەتوانیت تۆ ئەمەی یانی بیکەی بە ئاوەڵناوی کراویا کردو و ئەمە ئەو گۆڕانەیە کە لە وشەی پەروەردە هاورداوە و پەروەردە لە هەورانیا لەدایک دەبێت لە وەکو وشە لە سۆرانیا دەبێت بەو ئەو واتایە وەردەگرێت کە واتە زانستیەکەیە کە هەیە و لەبێ وایتر دەبێ واتەکان لە یەکجاکەینەوە و کاتە دەتوانین یعنی ئەمە بۆ ئەوە زەرورە کە واتە زانستیەکەی لە واتە نازانستیەکەی جاکەین پەروەردە لەوێەوە کە ئاوەڵناوە جایکەینەوە لەوەی کە بووەتە ناوێت بۆ بوارێک لە بوارەکە بوارێک لە بوارەکانی زانست کە زانستی پەروەردەیە ئەمە وابزانم ئەو یاریەی کە ئەو یاریە لە بینی سۆرانی هەورانەکە هەیە لە دروستکردنی ئەم وشەیە وابزانم ڕۆشن کردەوە و ئەمە هەست دەکەم لەوانەیە شتی تریشە بێت چونکە بەڕاستی من لە ڕێگەی بەدواداچوون بۆ ئەم وشەیە پەیوەندێکی سەیرم لە بینی ئەم دوو شێوە زمانەکە ینی هەورانی و سۆرانی ئەمە چۆن ینی ئەو دەبینی ینی چی ئەم دوانە هەردووکیان زمانی کوردین و ئەو یاریە کە شێوە زمانە کوردیەکان لە نێوانیەکە دەیکەن چییە؟ ئەمە زۆر شتمان پێداڵێن و ئەمە شتێکمان لە مۆرفۆلۆژیای زمانی کوردی بۆ ڕۆشن دەکاتەوە کە دەکرێت دواتر لە کۆڵەرانی وبارە بەڕاستی کاری لەسەر بکەن. ئێستا دێمە سەر واتاکەی ئەمە مۆرفۆلۆژی بوو. ئێستا واتای پەروەردەکرا و یانی چی؟ بەر لەوەی ئێمە جارێ بچینە ناو زانستەکەەوە ینی واتە زانستیەکەی کە لا زانستی پەروەردە طبعا ئەم پەروەردەیە ینی وەکو ئاوەڵناوی کورد و لە بەکارهێنانە هەر لە ناو بەکارهێنانی ڕۆژانەیە دەبێت وەکو حاڵەتی ناو دەبێت بۆ نمونە دەڵێی منداڵەکە پەروەردەی منە ئەمە وەکو وایە دکتۆرێک بڵێ نەخۆشەکە فلانە کەس نەخۆشی منە یعنی دانە پاڵ لێ دەدا یا دەکرێ وەکو ناو باوکێک بڵێ ئازاد کوڕی منە یا ئەو کوڕی منە بەڵام ئەمەی کە هەیە هەست دەکەی فعلەن لێرە ناو نییە ئاوەڵ ناوە چونکە وەکو ئەوایە کە دکتۆرێ بڵێ نەخۆشی منە نەک وەکو ئەوەی باوکێک بڵێ کوڕی منە یعنی لێرە پەروەردەی منە وەکو نەخۆشی منەی دکتۆرەکە وایە نەخۆش لێرە ئەوش ئاوەڵناوە بۆ کەسێک وا تۆ دەتوانی بیدەیتە پاڵ کەسێکی تر وا خاوەنداریەتی لەم نەخۆشە بکە پەروەردەش ئەو پەروەردەکراوەیە کە کەسێک خاوەنداریەتی لێ دەکا یعنی ئەوەی کە پەروەردەی کردووە خاوەنداریەتی لێ دەکا یعنی پەروەردەی منە یعنی دروستکراوی منە من لە کاینێکی بایۆلۆجیەوە کردومە بە کاینێکی کۆمەڵایەتی بەمانایە یعنی وەکو کاینێکی کۆمەڵایەتی من نەریتەکانی ناو کۆمەلگا و ئەو شتانەی کە بۆ ئەوەی ئەو لە کاینێکی بایۆلۆژیەوە لە بوونەوەرێکی بایۆلۆژیەوە بێ بوونەوەرێکی کۆمەڵایەتی من دامناوە لە ناوێ و ئەو نەریتەیە ڕووکەوتی پێدەکە من لە ناویان چاندووە و ئەو جیهانبینەی کە هەیەی بۆ دنیا من چاندوومە لە ناوێ لێرەوە پەیوەندی نێوان ئەوەی کە پەروەردە دەکا لەگەڵ پەروەردەکە کە پەروەردەکراوەکەیە پەیوەندێکی ئۆنتۆلۆژیە یعنی ڕەبتی بە چیەوە هەیە ڕەبتی بە دروستکردنەوە هەیە ڕەبتی بە دروستکردنیش بوونەوەرێکەوە هەیە ڕەبتی بە دروستکردنی شتێکەوە هەیە کەسێک کە شتێک دروست دەکات لەگەڵ ئەو دروستکراوەی خۆیان پەیوەندێکی ئۆنتۆلۆژی هەیە یاسە پەیوەندی ئەوەی کە
بوونەوەرە سروشتەکانی دروست کردووە لەگەڵ بوونەوەرە سروشتەکانە پەیوەندێکی ئۆنتۆلۆژیە گاو دروستی کردو و ئەم کایەنە کۆمەڵایەتیە کە سەرەتا دروستکراوێکی سروشتیە و پەیوەندی لەگەڵ دروستگەرەکەیەکە پەیوەندێکی ئۆنتۆلۆژیە وەک بوونەوەرێکی سروشتی مرۆڤیش جارێکی تر بە پرۆسەیەکی دروستکردنی کۆمەڵایەتیە بردوێتەوە جۆرێکی کۆمەڵایەتی لێ دروست کردووە و لەبەرەوە پەیوەندی نێوان ئەم و ئەو کەسەی کە ئەم جۆرە جۆری کۆمەڵایەتی کەسەکە نەک وجودە جۆرە بایۆلۆجیەکەی نا پەیوەندی دروستکردن و پەیوەندەکە پەیوەندێکی ئۆنتۆلۆژیە لەبەرەوە طبعا ئەم پەیوەندیە ئێمە لەکوێ دەیبینین لە بینی دایک و باوک لەگەڵ منداڵەکانە لەبەرەوە دایک و باوکە چەند دایک و باوکەکە دروستی نەکردووە بەڵام لە ڕێگەی ئەوە دروست بووە یعنی پەیوەندیەکە بووە بە پەیوەندیەکی ئۆنتۆلۆژی بۆ نمونە ئەگەر کەسێک کوڕێکی هەیە ناتوانێت بڵێ ئەو کوڕم بوو لە یەک حاڵەتانەدا کە کوڕەکە نەمابێت ئەوەنا لە حاڵەتی حازرا بێت کوڕەکە مابێت ئەو ناتوانێت بڵێ کوڕم بوو ئەگەر بێت و پەیوەندیەکەشیان ئەسڵ وەکو پەیوەندی کۆمەڵایەتی پشا بێت ئەڵێت کوڕمە بەڵام بۆ مامۆستایەکەوە دەتوانین بڵێ مامۆستام بوو بۆ پەروەردەی منە ئەمە تۆزە ینی ئاسان نییە تقریبا کە بیری لێ دەکەیتەوە هەست دەکەی ئەو پەیوەندیە ینی زمانە کوردیەکە وا دەکا خوا مۆبایلە سامت کرد هەست دەکەی پەیوەندیەکە ئۆنتۆلۆژیە و فعلا ئەمە ئاماژە بەچی دەدا ئاماژە بەوە دەدا کە پەیوەندی دروستکردن لە بینی پەروەردەکارەکە و پەروەردەکراوەکە هەیە وەکو چۆن لەوی تراوتمان بە بۆنەی ئەوەی کە لە هینە بایۆلۆجیەکەوە باوکو و دایکە منداڵە دەبێتەوە ئیتر دایمە کوڕیەتی هەتا ئەو کاتێک کە دەمرن کوڕ باوکن ئەمە ئەم پەیوەندیان ناوەشێتەوە ئەگەر بێت و ینی باوکەکەش تەنانەت واجباتەکەی خۆی نەکا هەر ئەمان کوڕێتی بۆچی چونکە ئەم پەیوەندیە بایۆلۆجیە بەڵام ئەوەی سەیرە پەیوەندی دایک و باوکەکە کە پەیوەندی ژن و مێردە پەیوەندیەکی بایۆلۆجی نیە پەیوەندیەکی عەقدێکی کۆمەڵایەتیە یعنی پەیوەندیەکی کۆمەڵایەتیە باوک و دایکەکە لە ناو خێزانە پەیوەندیەکەیان پەیوەندیەکی کۆمەڵایەتیە بەڵام ئەوان لەگەڵ منداڵەکانە پەیوەندیەکە بایۆلۆجیە لەبەرەوە پەیوەندی دایک و باوکەکە ئۆنتۆلۆژی نییە عەقدە گرێبەستە ینی پەیوەندیەک وایە پەیوەندیەکی پیشەیی کە هەیە ئەوە لەوێوەیە کە کەسێک دەتوانێت ژنێک دەتوانێت بڵێ ئەوە مێردم بوو لە دوایەوەی کاریتر عەقدەکە هەڵوەشاوەتەوە بەڵام ئەوەی سەیرە ئەم عەقدە بایۆلۆجیە بینی کوڕ و منداڵ هەڵناوەشێتەوە یعنی هەتا بمێنن هەر ئەم باوکە ئەویش کوڕی باوکەکەیە و پەیوەندی تەنانەت برا و برا ئەم پەیوەندی هەڵناوەشێتەوە بایۆلۆجیە بەڵام پەیوەندی نێوان دایک و باوکەکە لەبەرەوەی عەقدێکی کۆمەڵایەتی هەڵدەوەشێتەوە یعنی پەیوەندە بایۆلۆجیەکە لەسەر عەقدە کۆمەڵایەتیەکە دروست بووە لە کاتێکە عەقدە کۆمەڵایەتیەکە هەڵدەوەشێتەوە بەڵام پەیوەندیە بایۆلۆجیەکە هەڵناوەشێتەوە ئەمە لەبەر ئەوە هەڵناوەشێتەوە چونکە پەیوەندی بەد دروست بوونەوە یعنی پەیوەندیەکە ئۆنتۆلۆژیە هەرچەند بە شکلێکی یعنی خوازەیی ئۆنتۆلۆژیە یعنی منداڵەکان دایک و باوکەکە دروستی ناکەن بەڵام لەوەوە دروست دەبن لەوەوە پەیدا دەبن ئەوان باوک و دایکەکە سەرچاوەی دروست بوونەکەی لەبەرەوە پەیوەندی دایک و باوکەکە لەگەڵ مناڵەکانە دەبێتە پەیوەندیەکی ئۆنتۆلۆژی واتە لە ژیان نابن هەر دایک و باوک دەمێنەوە پەیوەندی نێوان پەروەردەکار و پەروەردەکراویش کاتێککە تۆ دەڵێی پەروەردەی دەستی منە یعنی ئەگەر بڵێی پەروەردەی دەستی من بوو وەکو وا بێکە و کەسە مردبێت ئەمە لە حاڵی حازرە ئەگەر فعلان پەروەردەکەی نەگۆڕایەوە جارێکی تر بە پرۆسەی پەروەردەکردن نەبراگەتەوە و نەکراگەتە کایەنێکی تری کۆمەڵایەتی کۆمەلگایەکی تر ئەم کەسە تا هەیە
يعني پەیوەندی ئەم دوانە پەیوەندیی ئۆتۆلۆژیە، یعنی پەروەردەی دەسینەوە وەکو پەیوەندی بینی باوکو دایکەکە لەگەڵ منداڵەکە هەوایە. وە لێرە ئەو دانەپاڵە دروست دەبێت، یعنی تۆ کە دەڵێی پەروەردەی منە لێرە فعلەن پەیوەندیەکە ئۆتۆلۆژیە، یعنی وەکو پەیوەندی کوڕ و کوڕی من وایە. بەڵام دەتوانی بڵێ ڕاهێنەری من بوو، مامۆستای من بوو، لەبەر ئەوە من هەست دەکەم پەروەردەکار لەگەڵ مامۆستا دووشتی جیاوازە، یعنی مامۆستا کاری پەروەردەیی دەکا، بەس پەروەردەکار ڕاستەکەم واتایەکی فراوانتر دەگرێتەوە، یعنی لە مامۆستا ئەگەر بیری لەکەیتەوە دەکەی زیاتر لە ڕێگەی تعلیمەوە ناونراوە، نەک لە ڕێگەی پەروەردەوە. یعنی دەکرێت ئێمە پەروەردەکار بەکاربێنین، ئەوەی کە پەروەردە دەکەم، بەڵام مامۆستا فێر دەکات، یعنی ڕابتە بە فێرکردنەوە. ئێمە دەزانین لە وەزارەتی پەروەردە دووی هەیە، تعلیم و پەروەردە، تەربیە و تعلیم بەکرێت. مامۆستا لە تعلیمەکەەوە دامراوە، نەک لە پەروەردەکەەوە. بەڵام لە عینی کاتیشا ئێمە ئەوەی کە پەروەردەکار هەر بە مامۆستا ناوی دەبێت. وە پەیوەندی مامۆستا قوتابی پەیوەندیەکی نییە، وەکو پەیوەندی پەروەردەکار و پەروەردە کراونی لە ڕاستیەوە. ئەم پەیوەندیە ئۆنتۆلۆژیە، ئەم پەیوەندیی تیرە پەیوەندێکی فێرکاری پیشەییە. ئەمانە هەمووی واتایانە گرنگن بۆ تێگەیشتن لە پرۆسی پەروەردە، کە من لێرە دەڵێم ئەو پەیوەندیە ئۆنتۆلۆژیە و لە ڕێگەی وشەکەەوە ڕوونی دەکەمەوە. دواتر کە هاتینە سەر باسکردنی بواری زانستەکە و ئەوانە، ئەوە پرۆسی دروستبوونە دەبینین کە چۆن ئەم پەروەردەکارە ئەم منداڵە دروست دەکاوە کاینێکی کۆمەڵایەتی، وە چەند سەختە دەچینە ناو ئەو کاری دروستکردنەکەەوە و ئەم پرۆسەیە چەند سیر و عەجایب بە کاتێکاوە فعلەن وەکو یعنی دەخێتە ژێر مایکرۆسکۆپەکە، گەورەی دەکەی کە چی ڕوو دەدا لەم کاتاکە ئەم کەسە ئەو منداڵە دروست دەکات چی ڕوو دەدا. هەر لێرە سیمیناریەکەم کۆتایی پێدونی